ئێمە وەکو لیژنەی تیپە ملیەکانی چوارقوڕنا ساڵانە بەردەوامی لە کار و چالاکی جۆراورد تایبەت تۆپی پێ سێ پلە بەندیمان هەیە پلە دوو پلە یەک پلە نایاب ئەم ساڵیش خولی فەرمی پلەیەکەکانمان لە 12 پێکات بوو بەسەر سێ کۆمەڵە دابەشمان کردبوو هەر کۆمەڵی چوار تیپی لە خۆ دەگیر لە هەر کۆمەڵەیەک تیپێک دابەزیەوە بۆ ڕیزی پلە دووەکان دوو تیپیشمان سەرکەوتن بۆ ڕیزی نایاب هەردوو تیپی وەرزشی شەی سەردار و تیپی وەرشی قەرەنیاغا توانیان خۆیان بگەین بە یاری کۆتایی خۆشبەختانە خولەکە دەتوانم بڵێم خولێکی زۆر سەرکەوتوو بوو سپاس بۆ تەواوی تیپە بەشداربووەکان و پیرۆزبایش لە هەردوو تیپ دەکەین کە بوون بە نوێنەرمان لە پاڵاوتنی خولی قەزاونەکان و لە کۆتاییشدا تیپی وەرزشی قەرەنیاغا 2-0 یاریەکە لە بەرژەوەندی ئەو کۆتایی هات بوو بە پاڵاوانی خولەکە. ئێمە وەک تیپی وەرزشی قەرەنیاغا بەشداریمان کرد لە خولی لیژنەی تیپە ملیەکانی چواقوڕنا بە سەرپەرشتی لیژنەی تیپە ملیەکانی چواقوڕنا کرابەوە بەشداریمان کرد لەو خولە و توانیمان سواز بۆ خوا توانیمان پلەی یەکەم بەدەستبێنین.